بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. سڵام عەلەیکم و ڕەحمەت اللهی و بەرەکاتوه. لە خوای گەورە داواکارم تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کات. بەڕێزان بۆ هەڵقەیەکی تر لە ئایینی شارۆندی یا ڕێوڕەسمی شارستانی گەیشتینەوە خزمەتتان. ئەمجار لەسەر شێوازی گفتوگۆ و بنبەستەکانی قسەکردن لەگەڵ یەکا و دەربازبوون لەو بنبەستانە لە خزمەتتانە. بەڕێزان، ئینسان تەنیا گیان لەبەرێکە ئەتوانێت هەدەفمەند لەگەڵ بەرانبەریا قسە بکە و ارتباط بەرقرار بکە. ارتباط بۆ سێ هەدەف: ڕەفعی نیازێک بە ڕەوشتێکی محتەرەمانە و سەمیمانە و بە هەدەفی گەیشتن بە پلەیەکی بانتر بۆ گەشە و مۆفەقیەت. هەمیشە ئینسان نیازەکانی بەدەستی خۆی بەتەنیا جێبەجێ ناکرێ. پێویستە داوای یارمەتی بکەین، هاوکاری بکەین، مشارەکەت بکەین، معامڵە و تەعامڵمان بێت تەکی کەسانێکی تر لە کۆمەڵگا کە ئەتوانن ئێمە بۆ بەدیهاتنی نیازەکانمان یارمەتی بکەن. ئەو یارمەتی کاریە ئەبێ بەهۆیەک بۆ بەرقەراری ارتباط. ئینسان مەوجودێکە ارتباط ئەتوانێت بە گفتار، بە ڕەنگ، بە ئاکاری جسمی، زەبانی کەلامی و زەبانی غەیری کەلامی بەرقەرار بکات. نمونەیەک لەو ارتباطانە ئەتوانێت خودی بێدەنگیوێت. زۆر کات ئێمە بۆ ئەوە شتێک بە کەسێک بسەلمێنین تووڕێین، قینمان کردووە، قبوڵمانە، موافق نین لە بەرانبەر کەسێکە ممکنە فقط بێدەنگ بین. ئەوەیە کە زۆر کات ممکنە غەڵەتیش ڕوو بدا، مخالفەتی ئێمە لە سکوتە بە موافقەتی ئێمە لە سکوتە تەلەقی بکەن. وابوو حتا ئینسان ئەو نە ارتباطی متەرەقیە سکوتیی بە ارتباط تعریفەکرێ. ئوسولێکی هەیە ارتباط کە ئەتوانین بە چاودێریکردنی ئەو ئوسولە ارتباطێکی باشتر و مۆفەقترمان بێ. یەکەم ئەوەیە کە گەیشتنی دوو کەس بە یەکتری ارتباطە، حتا ئەگەر هیچ نێژن یا ئەگەر شتێک بێژن. هەر ئەو سکوتە خۆی مانادارە. دوو کەسی غەریب وەختی ئەگەێنەیەک سکوتیان بە معنایەوەسە ئێمە یەکتر ناناسین یا کارێکمان بە یەکترۆ نییە. پس خودی بێدەنگی ئەسڵێکە لە ارتباطە. ارتباط خۆی سربەخۆ و دەست بەجێ دەست پێکات. یعنی هەرگەیشتینە یەکتری ارتباط دەستی پێکردووە و ئاکاری جسمی یا ڕەفتاری بەدەنی ئێمە خۆی قسە ئەکات. سووربوونەوە، زەردبوونەوە، تەریقبوونەوە، هارەخکردن، گەشتبوونەوە، برۆ گرێداین، دڵتەنگبوون، قەبزبوونی سوورەت، ئەمانە گشتی خۆی خەریکە قسەکە. ئەگەر ارتباط نەگەیە ئەنجام، سەمیمیەتی دروست نەکرد، نیازی بەرتەرەف نەکرد و گەشەی دروست نەکرد، بەشک و دڵتەنگی و چەڵەمە و سەختی دروست کرد، لانی کەم یەکێ لە لایەنەکانی ارتباط زەعیفە، مقەسرە یا بەشک و هەردوو لاکە مقەسرن. بەخشێکی عومدەی ارتباط بە وەسیلەی زوانی بەدەنە. ئەگەر کەسێک گەرمیوێ و هارەقی کردوێ، بە زوانیش بێژێ فێنکمە، ئێمە بڕوامان پێ نییە، چون دەموچاوی لە دەمی ڕاستتر ئەکات. ئەوەیە کە ئێمە ڕەفتاری بەدەنیش تەفسیرەکەین و بە ارتباط ێزانین. زیاتر لەسەر ئەم بابەتە ناچم و ئەبێ بچینە سەر ئەوەی کە ارتباطەکان چەند شێوازیانە. ئێمە ارتباطەکان لەم وتوێژە ئەکەینە سێ دەستەوە. دەستەیەکیان کپ و سارد و سڕ و بە بێمەیلی دەست پێکە. دڵمان پێوە نییە واردی ارتباط بووین، بەڵام ارتباط ڕووی داوە و تەعامل دەستی پێکردێ. بۆ خۆی ئێمە حەزمان نییە و ساردی و سڕی ئێمە نایەڵێ ئەحساساتمان، ئەفکارمان و ڕەفتارمان بە باشترین شێوە خۆی نیشان بدات. ڕەنگە ساردی و بێحاڵی لە ارتباطە نەوعێ عزەتی نەفسی خوار لە ئێمە یا لە بەرانبەرە دروست بکات. ترسمان هەیە لەم ارتباطە کە خۆمان یا بەرانبەر یا متعلقاتی ئێمە یا بەرانبەر تووشی گرفت و کێشە بێت. بۆیە لەم ارتباطە حەز ئەەکەین بە زوویی دەرباز بووین و بە هیچ کام لە ئارۆزۆکانمان ڕەنگە نەگەین.
ارتباطێکی تر ارتباطێکی مخەڕبە و لەو ارتباتەوە کەسێک یا هەردوو لایەن بە توندوتێژی تەکی یەکە بەرخورد دەکەن و هەر لایەک گەرەکیە خۆی بەرەندەی ارتباتەکە و بەرانبەر دۆڕاو بێت وەکو شەڕ وەکو تەهاجم وەکو حەملە وەکو دەرگیریەکە لە بینی خێزانە باوکو دایکە یا مناڵەکان لە بینی خۆیان ڕوئەدات تهدیدی واتیا فشاری واتیا ئەحساساتی منفی بروزەکات خولق تەنگێتەوە ڕەنگە ئینسان سەداقەتیی کەم بێتەوە و لەبەر هەڕەشە بازێک تیش بێژێت کە هەرگیز خۆیی بڕوای پێ نییە و لێرە موافقێتێکمان نییە ئینسان پەلەیەسی زوو دەرباز بێت زوو دەربچوات ئیجتنا بکات نایەتە ناوی گفتوگۆکە و ئەگەر تیاوێت ئاسی بوێنێت. گفتوگویەکی ترمان هەست کە ئێمەژین پێی هەردوو لایەن براون گفتوگوی سەریح ڕۆشن قسەکەن ڕێ بۆ یەکتری بازەکەن ڕێزی یەکتری بەرچاو ئەەکەن احترامی یەکتری ئەگرن و حقوقی یەکتری پاماڵ ناکەن بەشک و لەسەر نیازەکە هانەفکریەوە چۆن خزمەتێک بە یەکتری بکەن چۆن بە احترام و ڕێزەوە شەعنی یەکتری بەرزکەنەوە تا سەمیمیەت و برایەتیدا بمەرزێت و لە ئاخرۆ چۆن یارمەتیکاری یەکون تا هەردوو لا گەشە بکەن هەموو ڕۆژێک لە هەموو جێگەیەکی ئەمنی شارستانیا ئەم نەوع ارتباتە هەس و کێشەکانی کۆمەلگای پێ حەل ئەەکەین و نیازەکانی پێ بەرتەرەفەکەین. ئەم نەوع ارتباتە باعسی ئاسانی ئەمنیەت گەشە ڕۆشت سەمیمیەت و هاوکاری ئەبێ لە کۆمەلگا و ئێمە ئارەزۆمەندی گەیشتن بەم نەوع ارتباتینە. بەڵام هەموو کات ارتبات بە شێوازی سێهەم ڕوونادا اختلافی نەزەر اختلافی سەلیقە محدودیەتی مەنابع جیاوازیەکانی بەشەر بە یەکترۆ و تەزاحم و مزاحمەتی ئەترافیان و لە یەکتر حاڵی نەبوون ڕەنگە ارتبات بخاتە تەنگ و چەڵەمەوە و لە بینی دوو نەفەرە اختلافی نەزەر بە وجود بێت. لە ڕێوڕسمی شارستانیا اختلافی نەزەر یا اختلافی سەلیقە و حاڵی نەبوون لە یەکتری بە شتێکی ئاسایی و تەبیعی ئەزانین و ڕێوەزی گفتوگو لە ئەم نەوع حاڵەتانەوە بە سێ شێوە ئەتوانین دەستەبەندی بکەین. شێوەی ئەوەڵ کە باوەڕیان وایە ئەم اختلاف و کێشەوە دروست بووە بە هیچ شێوەیەک حەل ناوێ مەگەر بە زۆر و بە قودرەت. شێوازی دووهەم یەژن ئەبێت کێشەکان خۆمانی لێلا بدەین و ئەگەر بکرێت بە هیچ شێوەیەک واردی کێشەکان نەوین و دوور بگرین کنارەگیری بکەین چون هیچ حەل ناوێ با ئاسیبیش نەوێنین. و ڕێوازی سێوم یا شێوەی سێوم ئەوەیە کە یەژن هیچ کێشەیەک نییە حەل نەبێ و ئەگەر بە شێوەیەکی مسالمەت‌ئامیز گفتوگو بکەین ئەتوانین ئەمیش مەسئلەیەکە وەکو ئەو مەسئلەکانی تری کۆمەلگا و حەلی بکەین. لە شێوازی ئەووەڵا کە وا ئەزانن شتەکە بە شەڕ نەبێ حەل ناکرێ ئینسانیەت ئەچواتۆ سەردەمی ئەشکەوتەکان و ژیانی دەورەی ئەشکەوت کە بە زۆر هەموو شتێک حەلەکریا لەویانەوە ئەبێ بە وەسیلەی زۆر تۆ بەرەندە بوویت و بەرانبەر بیدۆڕێنێ. قەزاوەتێک پێویست نییە لەرانەوە زۆر تەعین کنەندەی قەساوەتە و هەر کەسێکیش زۆری نە و سەرنوشتی ئەوێتە تەسلیم و لە بین چوون. لێرە حەق بە کەسێکە کە زۆری بێت و ئەم نەوع ڕەفتارە ڕەفتارێکی دوور لە شارستانیە و لە هەر کوێوە بێت ئەمنیەت ئارامش و گەشە تەسلیمی لە بین چوونەوێت. شێوەی دووەمی حەلکردنی کێشەکانی کۆمەلگا عەقەبنشینی یا ئیجتنابە. شێوەیەکە لەو شێوەکە باشتر لەو ڕووەوەکە کوژران دۆڕان و خاپووربوون و لە بینچوونی تیانە بەڵام ئەوێتە هۆی دوورگرتن قەتبوونی ارتبات لە بینچوونی سەمیمیەت و تەعتیلبوونی ڕشت و گەشە و ئەفراد حەز ئەکەن بەجێ ئەوە ڕوبەڕوو بوون تەکی کێشەکە و حەلی بکەن هەر باسی نەکەن دووری لێبورن و یەژن ئاگرە سوورە لە من دوورە. بەڵێ شاید ئەمنیەتێکی مەحدودی بێ وەلێ گەشە و سەمیمیەت لە بین نەچوات. و لە شێوەی سێومە ارتبات تووشی کێشەیەکە کە ئەبێت بە هاوکاری بە گفتوگو
بە تەرحی مەسئلەکە، دوورکردنی مەسئلەکە لە ئەشخاص و لە شخصیەتەکان، هەر زەقبوونەوە و کارکردن لەسەر مەسئلەکە، تەحلیلی مەسئلە بکرێت، گرفتەکانی پیا بکرێت و بە ڕەوشێکی عاقڵانە و منطقی دوو تەرەف لەسەر مەسئلەکە بە سۆڵح، بە ئارامش، بە هاوکاری بگەین و مەسئلەکە حەلکەن و نەتیجەیەکی هاوکاری، هاوزیستی، ئارامش، سازش و دۆستی بێت کە ئەمە شێوەیەکی شارستانیە و ئێمە چاوەڕوانین خەڵکی ئێمە لە کێشەکانی مەدەنیا چی لە ماڵە چی لە دەرۆ شەڕ ئاژاوە بێخەیاڵی بنەنە لاوە و لە مقابڵە بە هاوکاری، هاوفکری، وتووێژ و داواکردنی یارمەتی لە پسپۆر کێشەکان حەلکەن و بگەین بەم نەتیجەکە ئەتوانین با وجودی گرفت سەمیمی، دڵسۆزانە، هاوکارانە ژیان بکەین و گەشە هەر ئدامەی بێت. زیاتر لەمە کاتتان ناگرین، هیوادارین هەمیشە لە سڵح و ئاشتی و گەشەوە ژیان بکەن. بەخوای گەورەتان ئەسپێرین تا دیدارێکی تر. خواتان لەگەڵ.